بۆ دەستکەوتنی یاریەکانی پلەیستەیشن ئێکسبۆکس یان خزمزارەکانی وەکو پلەیستەیشن پلاس گەیم پاس بە هەرزانترین نرخ وەروە دەستکەوتنی ئاکشن فیگەرەکان وەروە دەستکەوتنی یاریەکان بە کەپسی بە نوێتی یاریەکانی پلەی 1 یاریەکانی پلەی 2 یاریەکانی پلەی 3 یاریەکانی ئێکسبۆکس بە شێوەی دیسک هەر هەمووی لەلایەن شاهان گەیم بەدەست دەکەوێت جۆنی تەلەگرامەکەیان بکەن تۆنێک شتی نوێیان عرض کردووە دەتوانن بە نرخێکی هەرزان بەدەستی بخەن ئاگادار بن ئەو شتانە هات زۆربەی شتەکان یەک دانە دوو دانە هەیە بۆیە لە خۆتان زوو بڕۆنە ناو تەلەگرامەکەیان بینەری شتەکان بن تاوەکو بە ئاسانی بەدەستان بکەوێت وە گەیان نیشانەیە بۆ هەموو کوردستان لیچی تەلەگرامەکەی شاهان گەیم و سۆشەڵ میدیا لە دیسکریپشن دادەنێ سوپاس بۆ شاهان گەیم بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی 01 داوای لێبوردن دەکەم بەهۆی کێشەیەکی تەکنیکی نامبینن تەنیان گوێتان لێم دەبی بەڵام بەرنامە دەبێت بەردەوام بێ بەدەنگ بێ بەوێنە بێ 01 هەموو هەفتەیەک بەردان دەبێ و خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 205 بەرواری 8 2024 لەگەڵتانم تکا دەکەم دوگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەست بکەن سەرەتا گەورەترین یارانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە دوێنێ شەو لە سەمەر گەیم فێستی ئاشکرا DLC یاری ئاڵن وەیک 2 بە ناوی نایت سپرینگز کە DLC-کە لە 3 چاپتەر پێکاتووە تقریبان ئەگە پێتان بڵێم ئاڵنوەی خۆی سەیر و سەمەرە بووە ئێستا سەیر و سەمەرەتر بووە جا لە ڕێگەی ئەو DLC سێ کارکتەرمان هەیە دەستە ناو هەندێک کەش و هەوای جیاواز وەروە کارکتری ئاڵن بەخۆی ئاڵن وەیک نووسەرەکە هێشتا ڕزگاری نەبوو بە تەواوەتی لە شتەکان لە بەروەی باسی پێش ئاڵن وەیک دوی دەکەن دەکشتی کارکتەرەکەی کۆنترۆڵمان هەیە کارکتەرێکی نوێمان هەیە سامی تێدایە زۆر سەرشتانەیە ئێستا بەردەستە دەتوانن داوای بکەن لەم هەفتەیە یاری V Rising یاریشی نوێی ڤامپایرە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێشە تقریبا ستایلی دیابلۆ ئەوانەیە لەسەر پلەیستەیشن بەردەست دەبی دەتوانن بیکڕن بۆ کەسانی کەیفیان بە یاری ڤالۆران دێ لەم هەفتەیە لەسەر کۆنسۆڵ بەردەست دەبی هەم لەسەر پلەیستەیشن 5 و لەسەر ئێکسبۆکس بە شێوەی لیمیتد بێتە واتە بە شێوەیەکی بێتای کورت بەردەست دەبی دواتر بە شێوەیەکی تاوا بڵاوی دەکەنەوە کە شتێکی سەرنجڕاکێشە بۆ کەسانی کەیفیان بە یارە هیرۆ شوتەرەکان دێکە زۆر بۆ من نییە بەڕاستی چەندین یاری نوێ لە بۆ گەیم پاس ئاشکراکراینە کە یاریەکان زۆر سەرنجڕاکێش یارمەتایبەتی دە کەلیستۆ پرۆتۆکۆل هەرچەندە بەو شێوازە دەنگدانەوەی دروست نەکرد بەڵام یاریەکە بەردەستە دەتوانن لە بە خۆتان بیکەن وەروە یاریشی نوێمان هەیە کە 100% من لە ڕۆژێکم تاقی دەکەمەوە بە ناوی ستیل وەیکس دە دیپ کە یاریشی زۆر ناوازە دیارە حەج دەکەم بیکەم هەروە هاوڕێن یاری ئۆکتۆپاث ترافلرز بەشی یەکەم و دووەم دەچە گەیم پاسی کە دوو یاری زۆر ناوازەنە و لەم مانگە بەردەست دەبی ئۆکەی کاتی چیە کاتی سەمەر گەیم فێستە بەڕاستی سەمەر گەیم فێست دوێنەشەوە من لایڤ ستریمەکەم بۆ ئێوە خۆشەویست کردەوە بینیتان جا با پێشڕۆی بێ مەسەر ئەو گەورەترین شتانێکی دا عرض کران بە ریڤیوکی کاملی بکەم دەتوانم وا بڵێم کە بزانین چۆن بچۆنە بۆ ڕاستی بەدڵم نەبوو هەرچەندە ئەگە سەیری لایڤ ستریمەکەی من تاکردی لە سەرەتا پێم وتن کەوە یاری گەورەی تێدا نابی ڕاستی هەندێک یاری تێدا و گەورە بوو بەڵام بەگشتی GTA 6 تێدا نابی گارۆڤوار تێدا نابی 20 جار دووبارەم کردەوە تاوەکو هیواتان زۆر بەرز نەکەنەوە لەگەڵەوەی من خۆم هیوام لە دا پێنج بوو بۆ ئەو شەوکەیسە بۆ ئەو کۆنفرانسە گەورەی شوێنی ئیتری گرتەوە کە بە حیاتی نابتە ئیتری بەڵام هێشتا بێ هیوا بم بەڕاستی چاوەڕێمم لە کۆتاییەکە یاریێکی باش ببینین ئەرچەندە بینیمان بەڵام ئەو یاریە لەو ئاستەنیە ببتە کۆتایی کۆنفرانسەکی لەو شێوازە من نمرێ دوو لەدەم پێدا بەڕاستی دوێنێشەوە دەتوانم ئێستاش بڵێم هەر دوو لەدە قابلیتی تەنان جێف کیلی خۆی لە تویتەری پۆڵەکی بڵاو کردەوە دەنگدانێکی بڵاو کردەوەتی سەمەر گەیم فێستان پێچۆم من جێف کیلی ئەو کەسێک کە سەمەر گەیم فێستی دروست کردی خۆی پێشکارەکەشە بەگشتی خەڵکی دییان پێدا بوو یعنی لە ABC دی یاخود خواردتریان پێدا بوو کە سەدان هزار کەس دەنجیدا من یەک ملۆ کەسانێک کە دین پێدا بەدڵمان نەبوو پێم وایە باشتر دەبی بەڵام بەداخەوە باشتر نەبوو گەورەترین یاریەکان کە لە سەمەر گەیم فێستی ئاشکرایان با باسییان بکەم یاری تێدا بوو ناڵم یاری تێدا نەبوو شتی باش تێدا و بەڵام ئاستە نەبوون بەڕاستی شۆکەیسێکی وا گەورەبی بەس مهم بەرواری بڵاوکردنەوەی یاری بلاک میت ووکۆنگمان بۆ ئاشکرا بوو کە بەس شوێکی سیر بڕیار بوو سەرەتا لەسەر ئێکسبۆکسش بەردەست بی بەڵام کە لە لایڤ ستریمەکەش بینیم ئێکسبۆکسی تێدا نەبوو ئاتەس یاریێک کە لە مانجی هەشت بڵاو دەکرێتەوە لەسەر ئێکسبۆکسی بەردەست نابی لە 28 یاریەکە لەسەر پلەیستەیشن 5 وەروە PC بەردەست دەبی بەڵام لەسەر ئێکسبۆکسی بەردەست نابی سەرەتا ستودیۆ گەیم ساینس لە تویتەری یان لە وبسایتی خۆشیان هەندێک تقریبا ڕوونکردنەوەیان کە هۆکار چیە لەسەر ئێکسبۆکسی سەرەتا بڵاو ناکرێتەوە وتیان دەیانەوێت لە ئاستی ئەو کوواڵەتی بی کە دەیانەوێت تقریبا وەڵام نییە ئەوە بەڵام هۆکاری سەرچەکە بێگومان چەندین وبسایت ئاماژەی پێدا ئێکسبۆکس سیریەس ئێسا
گەل لە بیرتانبی لە یاری بالدورز گیت 3 هەمان کێشەمان هەبوو یاریەکان کە لەسەر ئێکسبۆکسی بڵاو دەکرێنەوە مەرجی سەرەکی مایکرۆسۆفت و ئێکسبۆکسی تێ دەبی یاریەکە لەسەر ئێکسبۆکس سیریەس ئس و ئەکسی کار بکە جا هەموو کۆمپانیاک دەبی دوو ڤێژنی یاریەکە لەسەر ئێکسبۆکسی دانە یەکەچیان بە فول کواڵەتی یەکیان بە کواڵەتیشی نزمتر تاوەکو لەگەڵ هاردوێردە نزمەکەی ئێکسبۆکس سیریەس ئسی کار بکە چکە بەڕاستی هاردوێرێکی نزمی هەیە لە چاو ئێکسبۆکس سیریەس ئەکسی کە زۆر بەهێزە جا پێدەچی گەیم ساینس خۆیان ئامادە نەکردی بە تەواوەتی یاخود پێڕانەگەیشتبنیان هەندێک کێشیان هەیە لەگەڵ ڤێژنی سیریەس ئسی یاخود کێشەکان لەگەڵ ئەکسیە نازانم بەس مهم ئەوەی دەزانم کە یاریەکە لە کاتێکی دیکە لەسەر ئێکسبۆکسی بەردەست دەبی سەرەتا تەنیا لەسەر پلەیستەیشن 5 بڵاو دەکرێتەوە و هەروەها دەیانەوێت لە کاتێکی دیکە بە کواڵەتێکی بەرز لەسەر ئێکسبۆکسی بەردەستی بخەن واتە سەرەتا تەنیا لەسەر پلەیستەیشن 5 و پیسیە بەداخەوە گەیمەرانی ئێکسبۆکس ناتوان ئەو یاری ناوازەیە لە ڕۆژەکەم تاقیکەنەوە کە بەڕاستی پێم ناخۆشە ینی خۆش بوو یاری لە هەموو شوێنێک بەردەست بە بەڵام بەداخەوە مهم یاریەکە لە 20 مانجی هەژ لەسەر پلەیستەیشن 5 و پیسی بەردەست دەبی لە کاتێک کردێتە سەر ئێکسبۆکس سیریەس ئس و ئەکسی بینە لای پلەیستەیشن بەڕاستی کۆنفرانسی گەیم فست بە یاریی پلەیستەیشن دەستی پێکرد حالەتەن پلەیستەیشن یاریی خۆی دێنتە ناو شۆیەکانی جێف کیلی جا گەیم ئەوەرزی سەری ساڵ بێ یاخود سەمەر گەیم فستی هاوین بێ بەردەوام یاریەک دوو یاری پلەیستەیشن لە ناو شۆکەیسی ینی پلەیستەیشن یەک دوو یاری داتا جێف کیلی هەموو ساڵە جا یاریەکەی ئەم ساڵ بەڕاستی گەورەترین یاری نییە ئەڵفان یاریی بچووکە بەڵام لەبەر پلەیستەیشن ئەم ساڵ یاری زەوەڵە حینیەوە هیم گەیمەرانی خۆی دەوێت بە هەونەوە ئاگبیتر خۆش بکە باز مهم یاریی نوێمان هەیە بە ناوی لێگۆ هۆرایزن ئەدڤێنچەرز یاریی لێگۆیە بە ستایلی هۆرایزن جا ئەوە خۆی زۆر سوپرایز نەبووین لە بەرەوەی دەنگۆیەکان و شتەکان هەمومان دەمانزانی و یاریە دێ بەس ئەوەی سەرنجڕاکێش بوو سوپرایز بووین ئەوە بووکەوە یاریەکە لە ڕۆژ یەکەم لەسەر پلەیستەیشن 5 لەسەر پیسی و هەروەها لەسەر نینتێندۆ سویچ بەردەست دەبی بەڵێ گوێتان لێبوو بە مەزبوطی یاریەکە لە ڕۆژی یەکەم لەسەر نینتێندۆ سویچ بەردەست دەبی یارێکی پلەیستەیشنی لەسەر نینتێندۆ بەردەست دەبێت هەرچەندە ئەمە یەکەم یاری پلەیستەیشنی نییە لەسەر نینتێندۆ بەردەست بی یاریەکانی MLB The Show یاریە وەرزشیەکە دێتە سەر نینتێندۆ هەموو ساڵێ بەڵام ئەوەیان زۆر ینی سۆنی پەبلیش دەکە بەڵام آیپەکە ئیجەماعەتی MLB-ە کە ینی چۆن دەڵێ وەرزشێکە بۆیە ئەو زۆر حساب ناکرێت بەڵام وەکو یاریەکی تایبەتی پلەیستەیشن کە هۆرایزنە لە ڕۆژ یەکەم نیتندۆ بزدەبت نازانین هۆکارەکە چۆنە ینی چۆن سۆنی ڕازی بۆ یاریی خۆی لەسەر نیتندۆ بەردەست بخە بۆ منە لەوانەیە بۆ ئەو بیکەوە مارکتینگێکی گەورە لە بۆ پلەیستەیشنی بکە یاخود ناوی هۆرایزن زیاتر بەناو بانک بکە بێوێ ئەو گەیمەرانی کە بە حیاتی پلەیستەیشنی ناکڕن بۆ منە گەیمەرانی نیتندۆی بزانن هۆرایزن هەیە بزانن پلەیستەیشن هەیە تا ئەوکو لە مستقبل کاتێ بیر لە کڕینی کۆنسۆلێک دەکەنەوە بۆرم لە پلەیستەیشن هەڵبژێ یعنی زیاتر بە مارکتینگ دەبینم لەوەی کە سۆنی بیەوەی یاریێکی خۆی لەسەر نیتندۆی بڵاو کاتەوە باز مهم ئەوە شتێکی باشە بە بڕای من لە بەرەوەی هۆرایزن لێگۆ ئەدڤێنچەر یاریی لێگۆ ینی مەسەن یاریی زەبەلاح نییە بڵێم گاروڤوار نییە لەسەر نیتندۆی بەردەستی بخەم بڵێم پلەیستەیشن کۆتایی پێدێ یاریی بچووکە دەکرێت بۆکو مارکتینگ بەکار بێم بەڵام هەر سەیر و سەرنجاتی شەبین یاریی تایبەتی پلەیستەیشن 5 و لە ڕۆژێکم سەر کۆمپیوتەر بەردەستە و یاریەکە کۆواپە کۆواپ کاوچە واتە لە سەقانەفێکتوان دانیشن لەگە کەسێک بێکەوە بە دوو دەست یاری بکەم بەشەی ئۆفلاین یاخود بەشەی ئۆنلاین یاری بکەیت و کارکتەری ئەیلۆی تێدایە و یاریەکەش ئەدڵان لاین هارتەوە واتە یاریی ئاسانە و گرافیکشی زۆر جوان دیارە لەگەڵەوەی کەوە یاریی نوێی هاری پۆتەرمان هەیە بە ناوی کویدیچ یاریە وەرزشەکەی هاری پۆتەرە ڕاستە هاری پۆتەریشی تێدایە بەڵام ئەو یاری خۆی چیرۆشی نییە بڵێن وەکو چیرۆک زیاتر وەکو یاریی وەرزشیە نرخی $30 بڕیارە لە 3 مانجی نۆ لەسەر تاوای پلتفۆرمەکان بە پلەی 4 و پلەی5 ئێکسبۆکس و ئێکسبۆکس سیریەس وەروە پیسی لە ڕێگەی ستیم و ئەپێک گەیم ستۆرسی بەردەست دەبێت جا یاریەکە چۆنە تۆ بە شێوەی کۆواپ یاخود بە یاریەکە چۆنە بە شێوەی کۆواپەیە بە شێوەی ئۆنلاین دەتوانین بەشداری یاریەکە بکەیت بە شێوەی PVP PVE بەشداری بکەیت زۆر زانیاری لەسەر نازانین چکە دەڵێن بە شێوەی سۆلۆش دەتوانین یاریەکە بکەیت بەڵام پێویستمە زانیاری زیاتر بەڕاستی نەماوەکانی داهاتوو زیاتر سزانین بینە لای ستار وۆرز ئاوتلاوز ترۆیەکی نوێ بۆ بڵاو کرایەوە کە لاندۆی پیشان دەدا گەیمەر ئەنی جەماعەتی ستار وۆرزی لاندۆی دەناسن نازانم ئەگە بیناسن نزان لاندۆچی ئەگە نەشی زان هیچ مهم نییە بیناسیانەی ناسی بەس مهم ترۆیەکی نوێمان هەیە وەرە زۆریشی نمای لە کۆنفرانسی یوبیسۆفتی زانیاری زیاتری لەسەر دەزانین ترۆیەکی نوێم بینی لە بۆ وۆرهامەر 40K سپیس مەرین 2 کە یاریەکە بەڕاستی زۆر چاڕوانی دەکەم لە پاییزی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە دواخرا بە پاییزی ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵ دواخرا زۆر جوانە گەیمپلەی زۆر جوانە
ڕۆژی یەکەم ئامادەمان پێما بدێت سە گەیم پاسیش لەسەر پلەیستەیشن بەردەست دەبی لەسەر سیریز ئێکس و ئەروە پیسیش بەردەست دەبی ترێلەرێکی نوێمان هەیە لە بۆ یاریەکەی باتمانی بەڕاستی کە بەداخەوە یارێکی VR یارێکی تاو پرێم لەسەر کۆنسۆڵ و پیسیوانە نیە بە یارێکی VRەوە تەنیا لەسەر مێتەکوێستش بەردەست دەبی بەداخەوە لەسەر پلەیستەیشن VR و لەسەر پیسی ستیمی بەردەست نابی بەزمی هین ترێلەرەکەی جوان بوو و ستۆریەکەیمان تقریبا ستۆریەکەمان زیاتر لەسەر ستۆریەکەیمان زانیکەوە تقریبا نزیکە لە یاریەکەی 2015 ئارکەم نایت هەمان چیرۆکە ئاتۆز گشتی مەسن باسی پێش و پاشی دەکەوەشتانە بەس بەگشتی ترۆیلەکەی جوان بۆ هارلی کوین و تەرتیبات و باتمان و ڤیلۆنەکان وەشتانە تێدایە یەکێک لەو شتانەی کە بەدڵم بوو لە سەمەر گەیم فێستی بینم ستودیۆی بڵم هاوس بوو بڵم هاوس بە فیلمە بەناوبانکانیان دەناسرێن کە فیلمی ترسناچی ناوەز دروست دەکەن لە Five Nights at Freddy's مێگنە بەشێک لە ئێکسۆریستەکانە ستودیۆی عادەتیان عنی کاریان تەنیا دروستکردنی فیلمی ترسناکە جا ئێستا ستودیۆیەکی نوێیان دروستکردە بە ناوی بڵم هاوس گەیمز کە تقریبا وەکو پەبلیشەر کار دەکەن نەک وەکو ستودیۆ پەبلیشەرەوە بڵاوکەرەوەی یارینە لەگەڵ چەندی ستودیۆی جیاواز خەریکی چەند دروستکردنی چەند یاریەکەن بۆ منە یاری فیر د سپۆتلایت بڕیارە لەم ساڵ بڵاو بکرێتەوە یاریێکی سەرنجڕاکێشە و بە ستایل 1990ەکان دروستکرایە لەلایەن ستودیۆیەک بە ناوی ڤێرمیلا ستودیۆز دروستکرایە کە یاریێکی کامێری کەسی یەکەمی ترسناچی سەرکێشیە باسی ئاین و ئەشتانە دەکات تێکەڵ کریا لەگەڵی جوانە و یاریچکەشە ناشاکرد بە ناوی کریسل تیەتر ئۆف ئایدڵز یاریی پیکسلیشن بینی بە ناوی گریڤ سیزنز کە زۆر قەشەنگ و جوان دیارە و یاری پیکسلیانم زۆر بەدڵە لەگەڵ پرۆجێکت سین لە بەرەمێنانە وەروە سلیپ ئەوەیک بە هەمان شێوە یاریش لە بەرەمێنانە و یاریشکەشان هەیە بە ناوی دە سیمیلیشن ئەوەش لە بەرەمێنانە هەموو لەلایەن بڵم هاوسی کاری بڵاوکردنەوەی بۆ دەکرێت سەر تەواوی کۆنسۆڵ تەرتیبات شتەکان یاریچکە لە سەمەر گەیم فێستی بینیم و دەتوان بڵم شایانی ئەوەیە کە چاوەڕوانی بکەین یاریی نوێی یاریش نوێ بە ناوی دێتە فۆرس کە یاریکە خۆی فری تو پلەیەوەتە بە خۆڕای دەتوان لەسەر کۆنسۆڵ پیسیوانە بیکە کاتێکە بە فەرمی بڵاوکرێەوە بەڵام پێش ئەو کاتەی کە یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە مۆدی چیرۆکشی دەبی جا چیرۆکی بە پارەیە واتە ئەوە نییە کە بە خۆڕای بیکەیت چیرۆکە تقریبا کاڵ ئۆف دیوتی ئەوانەیە و چیرۆکەکەشی لەسەر هۆک ئۆپسە هۆک ئۆپس ئەگەر فیلمەکەتان بینیبی هۆک ئۆپسمان هەیە کە فیلمێکە بلاک هۆپس داون فیلمێکی زۆر بەناوبانج ڕیدلی سکۆتە کە کەڵاتی ئۆسکاری هەیە جا فیلمەکە باسیەوەی دەکات چەند سەربازێکی ئەمریکی دەستنە سۆماڵیا تووشی گەندەڵی تەرتیبات شت دەبن دەبینێنەوە جا یاریەکەش هەر هەمان چیرۆک دەجێڕێتەوە کە زۆر دڵخۆشکەرە بەڕاستی یەکێک لە یارانی زۆر چاوەڕوانی دەکەم یەکێک لەو یاریانەی کەوا زۆر بە بچوشی دروستکراوە و خەڵکەکی زۆر لەم جیانش چاوەڕێ دەکە یاری کیلەر بینە کیلەر بین یاریی بچووکە باسی فاسۆلیایشی دەکات و فاسۆلیا گاری دەکەی یاریی تا قەشمەریاتە گاڵتە پێکردنە گاڵتە جاریە لە هەمان کاتدا خۆشی بەجددی وەرگرتیە و لە هەمان کات شتە یاریش تاقیکەرە تقریبا ستایلی یاریەکانی ماکس پین 3 کات دەتوانی یعنی وەقتی دەتوانی خاوکەوە و تەقیب بکەوەشتانە جوان دیارە زۆر پال وۆرلد لەسەر ئەم ساڵ تاقینەوەیەکی گەورە بوو لە جیهان ستودیۆی بزوگاری چوار دروستکردیەوە چەندین لە 27 پێم وابی ئەپدێتێکی نوێ بڵاو دەکەنەوە کە تۆنێک ئاشتی نوێ زیاد دەکەن لێڤڵی نوێ زیاد دەکەن پاڵی نوێ واتە کارکتەری نوێ زیاد دەکەن ینی چۆن بڵێ ئاژاڵی نوێ زیاد دەکەن توانین ڕاویان کە ڕێدی زیاد دەکەن فاکشنی زیاد دەکەن بۆ سوایەتی نوێ زیاد دەکەن و دوورگەیەکی تەواو نوێژ بۆ یاریەکە زیاد دەکەن کە جێگەی دڵخۆشکەرە بەڕاستی و لە کۆتاییشدا فانتوم بڵێیت زیرۆمان بینی لە بۆ پلەیستەیشن 5 ئەو یاریە بڵاو دەکرێتەوە لە کاتێکی ئەمساڵ پێم وابی هەر پکاتێکی ئەم ساڵە یاخود ساڵی داهاتوە بزەبت دیار نییە بەڵام فانتم بڵێیت زیرۆمان بین لە کۆتای کۆنفرانسەکە دوای یاری بوو کە لەسەر پلەیستەیشنی بەردەست دەبێت لەگەڵ پیسی پێم وابی سەرەتا جا ئەو یاریە تقریبا هاوشێوەی لێکدراوەی یاریەکانی سۆڵزلایکیە لەگەڵ گۆسڵ سوشیما و تقریبا ئەو یاری ئەم ساڵی نینجا گایدن بڵاویان کردەوە لەسەر پلەیستەیشنی کە ئەوش هەر یاریش ساموڕای پێم وایە ئێستا حالیان یاری ساموڕای مانگەلە زۆر لە بەرەوەی لە پاییزی ئەم ساڵ یاریی دیکەی ساموڕایمان هەیە کە یوبیسۆفت دروستی دەکات ئاساسن کریت شادۆیە پێم وایە فانتم بڵێیت زیرۆ یعنی زیاد لە حەدە هەموو یاری ساموڕایە باوەڕ ناکەم هەرهەموو پێکەوە سەرکەوتوو بن بەس مهم یاریە دێ ینی حەز دەکەم تاقیکەمەوە گرافیک زۆر جوانە بەڵام وەکوتم یاری ساموڕای و ئەو زۆرە ستایلە یاریکە گامری کە سێمی شمشێر شەمان زۆر کردیە بزانین چڕتە لە داهاتوو تقریبانەوە سەرجەم ئەو خەبەرانە بوو لەسەر سەمەر گەیم فێستی چاوەڕێی کۆنفرانسی ئێکسبۆکس و یوبیسۆفتی دەکەم لەم هەفتەیە و لە ئەڵقەی داهاتووی سۆرێک ژیری ئەوانیشی دەکەینەوە
بێمە لای هەواڵی یاریەکان بەڕاستی شتی سەرنجڕا چەشمان هەیە لەم هەفتەیە لەبەرەوەی سەرۆکی کۆمپانیای تێک2 سترۆزێڵناک کە دوو هەفتەیە تقریبان لە زۆربەی میدیاکانی ئەمریکای بەدیار دەکە و قسەی دەکات لە تاوەکو ڕکلام لە بۆ پشکەکانی کۆمپانیەکەی بکەوە بێگومان یەکەم پرسیار و ئاخر پرسیارشکەی دەکرێت لەسەر GTA 6 لەبەرەوەی زۆرترین هێدلاینی دروست دەکات زۆرترین خەڵک حەز دەکات گوێ بگری وا دەکەکەوە ئەو بەرنامە و مقابلانە بینێت چ زۆریان هەبی سەو لە مقابلەیەکی نوێدا سترۆزێڵناک باسی ئەوەی کرد باسی دوشتی کرد بەڕاستی یەکەچیان بە قسە خۆی بە فەرمی باسی GTA 7 کرد کە زۆر سەرشتانەیە تقریبا چەندە چاوەڕێ GTA 6 دەکەن هێشتا بڵاو نەکرێتەوە زێڵناک باسی GTA 7 کرد هەرچەندە زۆر بە کورتی باسی کرد تەنیا وشەی GTA 7 بەکارینە چۆن بەکاریشی هینا وتی لەیان پرسی لە زێڵناکیان پرسیکەوە ڕۆکستار لە پاش GTA 6 ڕۆکستار خەریکی چی دەبی یاخود پلانی گەورەینگۆ چی دەبی یاخود یاریی دیکە دروست دەکەن یاخود ناوەسن یاریی جیاواز ڕۆکستار دروست دەکە یاخود نا زێڵناکیش بە پێکەنینەوەتی GTA 7 دروست دەکەین وچی بڵێ ئەمە هەم ینی مەبەستەکەی ئەوە بوو زیاتر ئەوان تەنیا ئەو یاریە زەبەلەحانە لەلایەن ڕۆکستاری دروست دەکەن کە سەدان میلیۆن کەس تاقییان دەکاتەوە یاخود میلیۆنان کۆپی لێ دەفرۆشرێ جا بێگومان GTA 7 هەردێ بەڵام کەی دێتن نازانم بەس تقریبا ئەوە پژڕاستی ئەو قسەی دەکاتەوە کەەوە ڕێدە ڕدەمشن سێ زەحمەتە بەو زوانە بیبینی لەوانەیە 20 ساڵی دیکە بیبینی زیاتر ڕۆکستار لەوانەیە یەکسەر فکری دەسەوەی بیکەوە GTA 7 دروست بکە بەڵام GTA 7 کەنیە ئەو 10 ساڵەکە چاوەڕێوێنە 10 ساڵی دیکەش چاوەڕێکەن یان لە 2040ەکان لەوانەیە یان 2050ەکان لەوانەیە ڕێدە سێ ببینیم بەزمی هیم ئەوە سەرۆکی کۆمپانی تێک2 خۆی ئاماژەی بە GTA 7 کرد بە شێوەکان و هەر سترۆزێڵناک هەر لەو هەمان مقابلە باسی شتەشکەشی کرد کە چۆن بۆچی یاری GTA 6 لەسەر PC بڵاو ناکرێتەوە لە ڕۆژی یەکەم وتی ئێمە ئامادەین هەر کاتێک کە گەیمەران لە شوێ بنێمە یاریەکان لەو شوێنانە بڵاوکەینەوە سەرەتا بەڵام ئەوە وەڵام نییە لە بۆ ئەوەی کە یاریەکە GTA 6 PC تقریبا وەڵامەکەی وایە کە ئەوان دەیانەوێت 2000 یاریەکە بە ئەو کەسانە بفرۆشن کەوا لە بە خاتری GTA 6 پلەی5 یان ئێکسبۆکسی دەکڕن و کاتێککە یاریەکە لەسەر PCش بڵاو دەکرێتەوە دووبارە هەمان گەیمەر بێ یاریەکە بکردەوە زیاتر دەیانێت زۆرترین پارە قازانج بکەن بێ بەسەر هەواڵەکی دیکە یاری The Little Nightmare 3 بە فەرمی دواخرە بۆ 2025 تیمی Little Nightmare بە فەرمی ڕانگەیاندکەوە ئەوان پێویستیان بە کاتی زیاترە تاوەکو یاریەکە بگاتە ئەو کوواڵەتی کە دەیانەوێت بۆ یاریەکە دوا دەخەن بۆ 2025 بەڕاستی یاریمان زۆرە هەرچەندە حەزم نەکرد ئەو ساڵ ببینم بەڵام ئەو ساڵ زۆر یاری هەیە من نەمکردو بەڕاستی دەبێت ئەو ساڵ بیکەم چکرد پار یاری زۆر گەورە هات بۆیە ئەو یاریە بچووکە نازدارانە تاخیریش بیکێشەوانێ بەس مهم یاریێک بڵاوکەنەوەکەوە لە ئاسی ساوڕانەکانمان پەرپێدرە ڕەسەنەکانی یاری ساڵن هێڵ دوواتە و کەسانی یاریەکان لە بۆ پلەی2 دروست کردیە بە ستودیو بلوبەر تیم یاود بووکەوە دەستکاری یاریەکە بکەن بەڵام ستودیو بلوبەر تیم خۆیان وتیان نەخێر دەستکاری زۆری یاریەکە ناکەین بۆیش تقریبا ینی وەکو وەڵامەکە لە بۆی ئەنیمەیشنی یاریەکە زۆر جوان نییە هەرچەندە دەیانتانی باشتری بکەن و پێم وایە وەکو خۆم ڕێی شخصی خۆم وایە کە دەبایە ئەنیمەیشنیان باشتر کردبان نەک تقریبا ئەنیمەیشنی پلەی2 لەسەر گرافیکی پلەی5 دانێ هەرچەندە گرافیکی یاریەکەش بە گرافیکی پلەی5 ناسی تقریبا بە گرافیکی پلەی3 دەسی لەسەر پلەی4 یان پلەی4 دەسی نەک پلەی5 چونکە بەڕاستی پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریز بۆی دەناسنکەوە هێز توانای زۆریان هەیە بەڵام زۆربەی یاریەکان تاوەکو سوودیان لە هێز توانای وەرنەگرتێ بۆش تاکۆستە یاری جیاواز و ناوە زەمان نییە بڵین وەڵڵاهی ئەو یاریە کارەساتە لەسەر پلەیستەیشن یاخود ئێکسبۆکسی هەمانە بەڵام ژمارەیان زۆر کەمە بۆیەش هێشتا دوو دڵم نیشانەی پرسیار نەسە و یاری هەیە لەگەڵ ئەوەی کە لە ڕۆژی یەکەم دەیکەم بەز دەیانتان هێشتا باشتر نیشانی بدەن خۆشەویستانم منافسێکی دیکە لە بۆ EAFC وەروەها ئیفوتبۆڵی زیاد بوو ئەو یاریش بناوی UFL کە کریستیانۆ ڕۆناڵدۆ کەڤەری یاریەکەی و یاریەکە فری تو پڵێ بەخۆڕاییەوە ئێستا دەتوانن پێم وابی ئۆپن بێتایەکەی لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکسی تاقی بکەنەوە لە 7 لەسەر ئێکسبۆکس و پلەیستەیشن واتە دوسێ ڕۆژ کە دەتوان بەخۆڕایی یاریەکە تاقیکەنەوە بێتایەکە تاقیکەنەوە خۆش یاریەکە هەر فری تو پڵێ دەبیتن ئازە بە زەبەت هێشتا نازانم چۆنی داوای پار لە گەیمەری دەکەن بەس UFL یاریی نوێ هیوادارم ئەوەش نافسی نێوان فیفا و ئیفوتبۆڵ هێشتا بەقوتر بکە هەم کاتەکە مەقازانز دەکەین لە هەواڵەکانی پلەیستەیشن بەڕاستی دوو هەواڵی سەرەکی کە هەیە لەم هەفتەیە ئەویش بە باسی نرخی یاری کانکۆرد بکەم لەگەڵ نرخی یاری ئاسترۆبۆت کە هەردووشان لە مەفتی ئاشکراکران یاری کۆنکۆرد کە لە هەفتەی ڕابردوو لە ستەیت ئۆف پلەی ئاشکرا کرا کە ئەچەندەی دوم زار ئاشا دەکرێت بەڵام ئێستا گەیم پلەی وشتمان هەیە یاریی 5v5 نرخی یاریەکە $100 دەبی کە پێم وایە هەڵەیەکی گەورەیە پلەیستەیشن دەکە ئەو یاریە نرخی بە فری تو پلەی بە هێشتا ئەگەری نەدەبوو سەرکەوتوبی بەڵام بە
$100 من لێستا دەڵێم ئەو یاری سەرکەوتو نابی شکستەی گەورەش دەبی مەگەر معجزە ڕووبدا گەیم پلەیەکەی زۆر ناوازە بێت چۆ گەیم پلەیەکەی ناوازە نیە کاراکتەرەکان جەماعەتی LGBT و ئەشتە قۆڕقۆڕانی تێدا SPPS تێدا نیە هەمووی ڕەشپێست و ئاسیایینە وەروەها دووچاوی کاراکتەرەکانیش بەو شێوەی سەرنجاچێژ نیە چیرۆکەی دووبارەیە هەرچەند چیرۆکی نییە تەنیا بەشەی کەتسین چیرۆکی هەیە تەواو یاریش ئۆنلاینە بۆیە باوەڕ ناکەم ئەو یارە سەرکەوتوبی وەروەها پێم وایە پلەیستەیشن زەرەرێکی گەورە لەو یاریەش دەکا بەڵام دووەم یاری کە نرخەکەی ئاشکرا کراوە من لە ئێستاوە پری ئۆردەری دەکەم 100% یاری ئاسترۆبۆتە یارێکی تەواو سینگل پلێرە بابەتی ئۆنلاینی تێدانە یاریەکە نزیک دەبیت لە 12 بۆ 15 کاژمێر کە زۆر بەد لەوانە درێژ و تاوەکو 20 کاژمێر بە سێ دشنی جیاواز بەردەست دەبیت نرخی یاریەکە چەندە هەفتانیە بەڵکو $6 کە زۆر پێم وابی نرخەکی باشە $7 دانەیە بەڵکو تەنیا $6 دانەیە کە دڵخۆشکەرە بەڕاستی چکە ئاسترۆبۆت گادێم ڕولز یارێکی زۆر ناوازێ سۆنی لەم هەفتەیە بەڕاستی فەڵتەیەکی گەورەی دەیە ئەوی چی کردیە لەسەر پاکەتی پلەیستەیشن 5 هەڵساوە 8Kەکەی لاداوە ئیدی لە پلەیستەیشن 5 بکڕی نوێ مەسەلەوانی کە تازە دروست دەکرێن لە معمەلی لۆگۆی 8K تێدانە ئیدی 8K بوونی نییە لەسەر پلەیستەیشن 5 تەنیا لەسەر بۆکسە کۆنەکان هەیە تەنیا دەنووسێ 4K 120 فریم جا پێشتر 8K بەڵێنێکی گەورەی سۆنی بوو کەوا لە داهاتوو بە شێوەی ئەپدەیت کواڵەتی 8K لە بۆ پلەیستەیشن 5 زیاد دەکەن بەڵام بەداخەوە زیاد نەکرا لە ڕێگەی ئەپدەیت زیاد نەکرا تا هەرچەندە بە شێوەیەکی تەکنیکی پلەیستەیشن 5 وەروەها ئێکسبۆکس سیریەس X هەردووچیان سەپۆرتی 8K دەکەن لە بۆ یاریکردن وەروەها لە بۆ پلەیکردنی میدیا زیاتر مەبەستیان پلەیکردنی میدیا و بۆ نەفسەری فیلمی بکەی بە کواڵەتی 8K شاشەی 8K تەبی لەبەرەوەی پلەیستەیشن 5 خۆی پۆرتی HDMI-یەکەی 2.1 واتە توانای گواستنەوەی داتای بە شێوەی بە ڕێزلوشنی 8K هەیە بەڵام بەکاریان نەهینە من وەکو خۆم پێم وایە هۆکاری سەرەکیکەوە پلەیستەیشن 8Kەکەی لادایە لەسەر پلەیستەیشن 5 بۆ ئەوەی تیان کاتێکەوە تۆ پلەیستەیشن 5 بڵاو دەکەنەوە لەسەر ئەو دەنووسن 8K ڕاستەقینە وا لە گەیمەری بکەنکەوە کاتی خۆی تۆ پلەی جارت کردی گوتت 8K بەڵام بەداخەوە 8K نییە ئێستا 8K هەوەرە پلەی5 پڕۆی بکڕە کە پێم وایە ئەوە ڕیکلامێکی چۆن دەڵێ قۆڕخکاری بووە ڕیکلامێکی هەڵە بووە پێویستە دادگایی بکرێ پلەیستەیشن 100% لەگەڵ ئەو قسەیەمەکەوە پلەیستەیشن دادگایی بکرێت سەر بابەتی و ئەکیدیش بن لەوەی کە سەگیتی پلەیستەیشنی داتە دادگا $100 ملیۆن لە پلەیستەیشن بەرداتەوە لەسەرەوەی کە ئەوە فۆلس ئادڤەرتایزینگە واتە ڕیکلامێکی درۆیان کرد کاتێک 8Kیان لەسەر بۆکسەکەی دانا لە کۆدای پلەیستەیشن شتێک بۆ VRەکەی زیاد دەکەتەوە تۆزێک زیاتر بفرۆشێ و لای خەڵکی تۆزێک گرینگتر بێ ئەوی ژەوەیەکەوە پلەیستەیشن VR2 ئەداپتەرێکی لە بە بڵاو دەکرێتەوە بۆ کەسانی کە پلەیستەیشن VR2یان هەیە وەروە پیسییان هەیە دەتوان لە ڕێگەی ئەداپتەری پلەیستەیشن VR2کی خۆیان لەگەڵ PC بەکاربینن تاوەکو پورتە PC لەسەر PC بەکاربێ بە PC خۆشت بە هێدسەتی PSVR2کەی لەسەر دەکەی ئیدیارەکانی ستیمی پێ دەکەی لە بۆنێ ڕکلامێکی گەورەشان لە بۆ یاری هاڵ-لایف ئالێکسی کردیە کە یارەکی زۆر ناوازەیە پلەیستەیشن VR2 ئێستا هەر ینی مەچەنە یاری خۆی زۆرزۆکەمە سۆنی یاری لە بۆ دروست ناکە بۆیە ناچارە شتێکی لە بابەتە بکە تاوەکو تۆزێک زیاتر بفرۆشێ ئەداپتەرەکەش نرخی بێگومان $6 کە پێم وایە زۆر بمعنایە وەروەندەك ماسفاتیشیان بڵاو کردەوە بۆ کەسانی کە پیسیان هەیە بزانن چ جۆرە پیسێک دەتوانێت یاری VR پێ بکرێەوە ماسفاتەکانە کە زۆر بەرز نییە پێم وایە زۆربەی کەسەکە پیسێکی باشی هەبی دەتوانێت یاریانە بکات دوو هەفتەی ڕاوەردووە لەم هەفتەیەش دەنگویەکان دووبارە بازدەوە دەکەن کەوا پلەیستەیشن خەریکی هاندهێڵدێکە خەریکی PSP-ەکە کەوا بتوانێت یاریەکانی پلەیستەیشن 4 بە تەواوەتی کار پێ بکات لەسەر ئەو هاندهێڵدەی بە شێوەی داوڵۆن نەکتەنیا ستریم بیتن کە دڵێن تاکوتای ئەم ساڵداوانی ئاشکرا بکرێ ئۆکەی بێمە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس و گەورەترین هەواڵی جەست پێ بکەم با باسی ڕاپۆرتە نوێیەکەی وەبسایتی بەناوبانگی The Verge بکەم کە ڕۆژنامە نووس تۆم وۆرن نووسیتی بە پێی زانیاریەکانی تۆم وۆرن بی کە قسەی لەگەڵ چەند بەرپرسێکی مایکرۆسۆفت کردو چەند کارمەندێکی مایکرۆسۆفت کردووە تۆم وۆرن دەڵێ پێیان وتویمە جەماعەتی مایکرۆسۆفت پێیان وتویمە کەوا بەم زوانە یاریی هەیلۆ دێتە سەر پلەیستەیشن 5 و بە پێی دەنگویەکانی تۆم وۆرنی بی دەڵێن یاری هەیلۆ کۆمبات ئیڤۆڵڤ یەکەم یاری هەیلۆ کە ریماستەر دەکرێتەوە یاخۆ ڕیمێک بزەبت بەخۆشی ئەکید نییە دەڵێت دێتە سەر پلەیستەیشن 5 جا یەک یاری هەیلۆی یان ماستەر کۆلێکشنەکەیە کە سەرجەم یاریەکانی هەیلۆ لە خۆ دەگری دیار نییە بەڵام دەڵێ یاری هەیلۆ سەر پلەیستەیشن 5 جا بۆ کەسانی کە یاری هەیلۆ ئاشکرا نازانن چییە یاخۆ نیان کردیان با پێتان بڵێم هەیلۆ چییە هەیلۆ واتە کرێیتۆسی ئێکسبۆکسی 100% ئەو معنای دەدا ڕاستە فۆرتسا بەناوبانگتر ئێستا لەسەر ئێکسبۆکسی بەڵام هەیلۆ 100% واتە کرێیتۆسی ئێکسبۆکسی لەبەرێ بەناوبانگترین یاری لە مێژووی ئێکسبۆکسی وەکو کاراکتەر و کەسایەتی و چیرۆک هەیلۆ بووە بەڵام
مایکرۆسۆفتەوە یعنی مایکرۆسۆفت گەیمینگ ئێستا حکم دەکا ئێکسبۆکس حکم ناکە ئەوان دەیانەوێت زۆرترین قازانج لە ئایپیەکان و لەنا و لە یاریەکانی ئێکسبۆکسی بکەن سو باشترین شت چیە زیادی بکەن زیادکردنی یاری هێڵۆیە بۆ سەر کۆنسۆڵێکی وەکو پلەیستەیشن 5 تاکو زۆرترین کۆپی لێ بفرۆشێ وا لە خەڵکی بکەن بە شێوەیەکی دیکە بیر لە یاریەکان بکاتەوە و بێگومانم لەوێ من وەکو خۆم ئەگەر هەرچەندە یاری خۆش ماستەر کرێت جارێک بەس نازانم نییە ئەگەر یاری بێتە سە پلەیستەیشنی من دەیکڕم چکە یاریشی نازدارە من لەسەر ئێکسبۆکسی تاوام کردیا کۆمباتی ئیڤۆڵڤ یەکێکە لە یاری هەرە مێژوویەکان و پێویستە بشیکەن لەبەر لەسەر ئێکسبۆکس ڕەسەن بڵاوکرێتەوە گەیم پاس تێ ماستەر چیف کۆلێکشنی داوڵۆندکە بیکە هاتە سە پلەیستەیشن 5 بیکڕن بیکەن چکە یاریی زۆر ناوازەیە تازە کاتەکە ینی کارەکە لەوەی دەرچوە بڵێن پێم ناخۆشە یاری ئێکسبۆکسی سە پلەیستەیشنی چکە دێن پێم ناخۆشە لەبەرەوەی ئێکسبۆکس نامێت لە ناوچێت وەکو براند هەر ببینی و بەقوە دەبی ئێکسبۆکس زین چ بکاتە مەسەر وەکو پلەیستەیشنی بکات یاری بچووکانی خۆی لەسەر شوێنەکانی کە بەردەست دەخە بۆ ڕاکێشانی خەڵکی لە بۆ پلەیستەیشنی نەک بە پێچەوانەوە دەمەیشی وا بکە بەڵام تازە کار لە کارترازایە ئیدی یاریەکانی ئەوە لە ناوچوونی ئێکسبۆکسی نیە بەڵکو قازانجێکی گەورەی ئێکسبۆکسێ بە بڕای من لەمە دووە مایکرۆسۆفت بیر دەکاتەوە راپۆرتێک بڵاوکرێەوە لە مەفتەیە دەڵێن کە پێم سەیر بوو و منیش ئەو کەس لەو کەسانەما دەڵێ نیوەی زیاتری گەیمەرانی یاری هێڵ بڵی دوو بەس بۆسی یەکەمیان بڕیە 1970یان هێشتا یاریەکەیان تەواو نەکردێت 1970 ئەو کەسانەی یاریەکەیان کڕیە یاخود لەسەر گەیم پاسی وەدیان کردێت یاری هێڵ بڵی دویان تەواو نەکردیە نیوەشیان تاوەکو ئێستا تەنیا بۆسی یەکەمیان بڕیە من یەکم لەو کەسانە تەنیا بۆسی یەکەم بڕێت تاو دەست یاریەکە دایتەوە چونکە یاریەکە لەگەڵەوەی گرافیکی جوانە لەگەڵەوەی بەڵام یاریکی سەرنجڕاکێش نیە ڕاکێشی گەیم پڵەیەکی زۆر سادەیە چیرۆکە زۆر چۆن دەڵێ بەشێکی سەطحیە ڕۆژێک دێت تەواوی دەکەم 100 بەڵام نازام ئەنگۆ تەواوتان کردیە خۆتان لە کۆمنت بۆتونی خۆتان بنووسن دووشت لە کۆتایی باسی کەم یەکەمیان کینە بریج ئۆف سپیرتس دێتە سەر ئێکسبۆکسی لە مانجی هەشت کە یاریشی نازدارە لە بە خۆتان بیکەن تاقیکەنەوە کاتی خۆی لەسەر پلەیستەیشن 5 بڵاوکرێتەوە دواشتیش باسی بکەم بە باسی ئێکسبۆکسی بکەم هاندهێڵدێکی نوێی لە بەرەمێنانە تقریبەنەوە نزیکە لە فەرمی بوون دەڵێن لە کۆنفرانسەکەی ئێکسبۆکسی ئاشا دەکرێت بەڵام يعني ئەگەر ئاشاکرە سوپرایزێکی خۆشەگا شاش نەکرد هەراساییە بەس میهمەکە ئەوەیە هاندهێڵدێکی ئێکسبۆکسی لە بەرەمێنانە بەم زوانە دەیبینین کە یاریەکانی ئێکسبۆکس بۆنی دەکات یەک سیریەسە بە شێوەکانە لەسەری داوڵۆن دەکرێت ئازان خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێکژی داوای لێبوردنەکەم کە شێوەی منتان نبینی لە مەفتێ تەنیا دەنگ بوو ئینشاءڵڵا لە هەفتەکانی داهاتوو بە شێوەیەکی ستایلی جاران دەگەڕێم وڵاتان تا کۆنفرانسەکانی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ